ئەمە هەنسکی بێدەنگانی باوکێکە بۆ مەرگی لە ناکاوی کوڕاکوژراوەکەی. ئەمەش گریان و شین و شیوەنی دایک و هاوسەر و خوشەکانی ڕێبەند فەرهادە کە درنگانێکی شەوی 11 ئەم مانگە لە ڕووداوێکی پڕتەم و مشدا و لە بەردەم گردی زەرگەتەی مەکۆی سەرەکی گۆڕان کوژرا. دایکی ڕێبەند بە دڵێکی پڕ لە خەم و چاوی فرمێسکەوە داوا دەکات ڕێگە نەدەن بکوژانی کوڕەکەی بە سادەیی و ساکاری بۆی دەربشن و خوێنی بە فیڕۆ بڕوات. داوای چیەکەم داوای حەقەکەم خوێنی کوڕەکەم بە فیڕۆ نەچێ، داواکەم لەو میلەتە، داواکەم لەو حکومەتە بەڕێزە، داواکەم لەو کەسوگارە بەڕێزە، ئەو خوێنی ئەو کوڕە پیا و کوڕەگەنجە بە فیڕۆ نەچێ. مناڵێکی 4 ساڵی بەجێهێشتووە، هەموو ڕۆژە تیتکەکانی کچەکەی ماچە کرد. ئەیگودایە ئێستا ئازانم جارێک چەند شیرینە بەخوا کیاوریای بەخێوکە. هاوسەری ڕێبەند فەرهاد دەڵێت من و ڕێبەند خاوەنی تاقا منداڵێک بووین کە تەنها تەمەنی 4 ساڵە. ئەو داوا دەکات ئەوانەی کچە 4 ساڵانە تاقانەکەیان بێباو کردووە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە تا جارێکی دیکە هیچ منداڵێک بە دەردی کچەکەی ئەمان نەڕوات و هیچ خانەوادەیەکیش وەک ئەمان کوڕکوژراو نەبێت. وەکو هاوسەری شەیدێک وەکو جارێک بڕێک من کچێکی 4 ساڵم هەیە، ڕێبەر ڕۆی بۆ ڕێی خۆی پێشمەرگە بوو بۆ نانی خۆی ڕۆی بە ناوەخ شەید کرا. ئەمێ ئەو جەلادانە بە زووترین کات بدۆزرێتەوە، ئەو حەقەم بکەن شەیدی ڕێ ڕزگاریە. من 4 ساڵەکەی داوای باوکێکە. بزوتنەوەی گۆڕان ڕێبەند فەرهادیان ناوناوە شەهیدی پارێزگاری لا گۆڕان. لە مەراسمەکەدا وتاری گۆڕان لەلایەن دکتۆر ڕەوف عوسمان ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکە پێشکەش کراو. تێدا جەختی لە سەروەری یاسا و پاراستنی سەقامگیری سیاسی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان کردەوە. هاوکات دوای دانەکردنی ڕووداوەکە دووبارە داوای کرد ئەم کەیسا وە کەیسێکی یاسایی لە ئەنجومەنی قەزا و دادگاکان لێکۆڵینەوەی لەبارەوە بکرێت و تۆمەتباران بە سزای خۆیان بگەن. بەهۆی سەروەرنەبوونی یاسا و هەبوونی چەک لە دەستی حیزب زۆر جار لە کاتی قوڵبوونەوەی ناکۆکیەکان و بەرزبوونەوەی ئاستی گرژیەکان چەک وەک بژاردەیەک دەستی بۆ دەبرێت. ئەمەش کارەساتی جەرگبڕی بە دوای خۆی داهێناوە و لە دیارترین نیشان لە ڕۆژی 6 دوانزەی 2005 لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێرشکرایە سەربارەگاکانی یەکگرتووی ئیسلامی لە ئابادینان بۆ هۆیشەوە 4 سەرکردە و کادری باڵای یەکگرتوو شەهید کران. هەروەها کاتژمێر 11:42 خولەکی شەوی 30 نیسانی ساڵی 2014 لە کاتێکدا هەموو لایەنەکان سەرقاڵی کۆکردنەوە و جیاکردنەوەی دەنگەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون. 4 کەس لە نێوجەرگەی پایتەختی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دڕندانە و چەتە ئاسا پەلاماری محەممەد عەزیز پاسەوانی بارگای مەڵبەندی سی هەولێری کۆمەڵی ئیسلامیاندا و تیرۆریان کرد. بە بڕای چاودێرانیش سەروەربوونی یاسا و داماڵینی حیزبە دەسەڵاتدارەکان لە چەک و لە جێی میلیشای حیزبی دروستکردنی هێزی یەکگرتووی نیشتیمانی دەتوانێت بنەبڕی ئەم تیرۆر و تۆقانانە بکات. ڕاستی حەمامی کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.